محەممەد کایە سەرۆکی ژووری بازرگانی و شەسازی دیاربەکر ڕاستەخۆ لە دیاربەکرەوە لەگەڵم دەبێت لەسەرم پرسە زیاتر دەوەستین و لی دەپرسم بەڕێز محەممەد ئەم کاتت باش سەرەتا لەوە دەست پێ بکەین ینی ئەوەی کە زۆر دیارە و زۆر زەق لە ناویدا کە پرۆژە یاسای بودجەکەی تورکیا پێش یاخود بڵین پەسەند کراوە هۆکاری چییە کە بۆ وەزارەتی بەرگری ئەوەندە زیاد کراوە؟ Tabii her dönem olduğu her mavê katêk budje dexilde perleman bêguman em mawêş bergi budjeyê bergirî beşêçî zor e bo bergirî terxan kirawe budjeyê 2023 bêguman xasetê dîkê heye taybetmê dîkê heye 2022 bêguman kurtxayanî hebû her boye salî 2023 hewl dedrêt hindek زیاتر پارە بخێتە سەر ئەم بودجەیەوە تورکیا وەکو چەند سەرکێکی وەکو ئیها و سیها فڕۆکەی بێفڕۆکەوانی بەرهەم دەهێنێت و هەر بۆ ئەم مەبەستەش خەرجێکی زۆری بەکارهێناوە تەنها نەک بۆ بەرگری نێوخۆی بەڵکو ئەو ئۆپەراسیۆنانش دەگرێتەوە کەوا خەرجێکی زۆری هەیە لەبارەی ئۆپەراسیۆنەکانی سووریا بێگومان ئەو ئۆپەراسیۆنانەی کەوا لە ناوچەکەدا ئەنجام دەدرێت ئەمانیش هەمان کاریگەری هەیە هەروەها لەگەڵ ئازەربایجان ڕێکەوتنێکی سەربازی کراوە کاتێک تەماشەمانە دەکەین بێگومان بودجەی 2023 بەرگری بۆ ئەم بەبەستە پارەیەکی زۆر بۆ بەرگری دابین کراوە هەموو ماوەکان لە ڕاستیدا دابین کراوە بەڵام ئەم ساڵە بەهۆی ئەو بەهۆی ئەو ئۆپەراسیۆنانەی کەوا لە سووریا و لە سووریا و عێراق دەکرێت و لە هەمان شێوە لە ئازەربەیجان ئۆپەراسیۆن ئەنجام دەدات و خەرجێکی زۆر هەیە بەتایبەتی بۆ سەرباز هەر بۆ ئەمەش وای کردووە تێچووی بودجە بۆ بەرگری بە شێوەیەکی دیار زیاد بووە. باشە بەڕێز محەممەد ئایا ئەو بودجەیە کە دیاریکراوە بۆ ساڵی 2023 پێدەچێت ئەو بارودۆخە ئابووریە ناسەقامگیرەی تورکیا ڕێک بخاتەوە بە تایبەت هەڵاوساندا دەبەزێنێت؟ لە ڕاستیدا تورکیا لە ماوەی ساڵێکدا پێویستە 170 میلیارد دۆلار قەرزی هەیە کە دەبێت ساڵی 2023دا بدرێت بۆیە بودجە لە ئێستادا کورتینانێکی دیاری بەخۆیەوە بینیوە بە تایبەتی بۆ دامەزراوەکانی دیکەی وەکو پەروەردە و تەندروستی و بەرگری کاتێک بودجە بۆ ئەوانە دابین دەکات لە هەمان کاتدا بەهۆی هەڵبژاردنەوە کە بڕیارە مانچی حوزەیران ئەنجام بدرێت هەندێک بودجەی کۆمەڵایەتیشی بەدەستەوە هەیە و پێویستە بودجە بۆ ئەویش تەرخان بکرێت بۆ نمونە بەرزکردنەوەی کەمترین موچە و کێشەی خانەنشین تەمەنی خانەنشین و هەموو ئەو پرۆژە کۆمەڵایەتیانانە بێگومان پێویست بە پارەیە و هەر لەم بودجەیەشەوە بۆی تەرخان دەکرێت بمانەوێ نەمانوێت ئەو قەیرانەی کەوا لە 2022 هەبوو ساڵی 2026 قوڵتر دەبێتەوە قەیرانەکە واتە داهاتی باج و هەموو داهاتەکانی دیکە ناتوانێت بودجە تەرخان بکات و پارێکی زۆر دابین بکات بە تایبەتی تورکیا لەم چەند ماوەیە لەم ماوەیەدا چەند هەوڵی داوە پارە بە تایبەتی لە وڵاتان وەربگرێت بە تایبەتی ئەم پرسە پەیوەندی بە هەڵبژاردن و هەموو ئەو خەرجیانە هەیە چونکە دیارەکەوە خەرجەکانی بەرگریش زۆر بووە بۆیە تورکیا پێویستی بەوەیە ناتوانێت پرۆژەکان زیاتر پارەی بۆ تەرخان بکرێت و پرۆژەکان تەواو بکات بۆیە بمانەوێت نەمانەوێت پێویستی بە خەرجێکی دەرەچی هەیە کە لە دەرەوە برەپارەیەک بۆ تورکیا دابین بکرێت واتە هەوڵ دەیانەوێت کەسانێکی زۆر تایبەت بە پرۆژە بۆ دابینکردنی پرۆژە کەسانێکی زۆر لە دەرەوە هاوردەی تورکیا بکرێن. بەڵێ
بەڕێز محەممەد کایە سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی دیاربەکر ڕاستەوخۆ لە دیاربەکرەوە لەگەڵمان بووی سوپاس.